بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوی خۆی گەورەتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پێم لاڵقەی چنەی بەرنمەکەتان بەرنامەی دین و دنیا پێتان شادەبینەوە لەم بەرنمەیەدا وەک ئەو چەناڵقەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان پێشگەشتمان کردن هەوڵە دەین لە هەر ئەڵلقەی بەرنمەکەماندا ڕاوەستین لەسەر چەمکێکی ئیسلامی و چۆنێتی جێبەجێکردنی لە ژیانە و چۆنێتی تێگەیشتنمان بۆ ئەو چەمکە ئیسلامیانەی بە پێی ئەو بارودۆخەوە و سەردەمەی کە ئێستا تیاژین. یەکێک لەو چەمکە گرنگانەش یەکێک لەو بابەتە گرنگانش کە لە جیهانی ئیسلامیە قسەی لەسرە تا هەنووکە شێوازی جیاوازی هەیە و تێگەیشتنی جیاواز لەبارەیەوە دەخرێتە ڕوو بابەت و چەمکی حیجابە لە ئیسلامدا واتە باڵاپۆشی بە کوردی ئەگەر دەستەواژەیەکی دروست بێ بۆی هەوڵەدەین لەم بەرنمەیەدا و بە میوانداری بەڕێز دکتۆر کەریم ئەحمەد نووسەر و شارەزار لە فکری ئیسلامی قسە لەسەر ئەم بابەتە بکەین. کاک دکتۆر و خێراتنی گەرمتانەکەین بەخێر بێت. سپاس بۆیەوە بۆ کەناڵکردن. زۆر سپاس. ئەمانەوێ کاک دکتۆر ئەم بابەتە وەک سەراوە وەک تێگەیشتن و جێبەجێکردن لە ئیسلامە قسەی لەبارەوە بکەین. ئەویش بابەتی حیجابە. حیجاب لە ئیسلامە بابەتێکی واجبە؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سەرتا سوپاسان ئەەکەم بۆ میوانداریە ڕێز سڵاوشمێ بۆ بینەرانی خۆشەویست. طبعا حجاب وشەی حجاب تازەیە وەکو زاراوە. ئەگنا ئەگەر لە کتێبەکانی فقه و لە کتێبەکانی تەفسیرۆوانە تەماشا بکەی وشەی حجاب نهاتووە بەڵکو وشەی ستری عەورە هاتووە یا لیباس المەرئا هاتووە بەو شێوەیە هاتووە هەر لە دەخەکانی فەرموودە و لە قورئانە حەوت جار وشەی حجاب هاتووە هیچی بە معنای باڵاپۆشی نهاتووە هەمووی بە مانای با بڵێن پەردەپۆشی با بڵێن پەردەیەک لە بینی دووشتە. زۆر باشەوە جیاوازی چییە لە نێوانە و باڵاپۆشی کە ئێمە خۆی یەنە سەری ئێستا تقریبان هەر ئەو ستری مەرئەیە یا ستری عەورەیە یا لیباس المەرئەیە ئەمڕۆکە زاراوەی حجابی لێنراوە. هەندێک زاراوە گۆڕانکاریان بەسەرهاتووە بەکارهێنانیان. ئێستا مەسەلەن ئەلحاد لە قورئانە تەماشا ئەلحاد بەو معنایە نایەتەوە کە ئێستا بەکارێت. ئێستا ئەلحاد بە مانای ئینکاری وجودی خوا بەکارێت بەڵام لە قورئانە بە مانای گۆڕینی دەلالەت و مانای ئاەتەکان بەکارهاتووە. زۆر باشە کاتە تێگەشتنەکەشی لەجێی خۆیانە یان لا بعربي وتري يا علماء لا مشاحة في الإصلاح يعني كيش الإصلاح هي ناورو جرينجا ناورو نايبنين حجاب يا نايبنين لباس المرأة يا بوشاكي أفرتي باور. والله عندك هنكاك دكتور حجابه مثلا تيكلا كان لقلو مصطلح حجابي كلا قرآن هاتوا بوتيجيشني كيستهيا يعني جوري إذا تيكل كردن رونا دلنا وانا مدو شمكيا أو حجابي كل بابلين قرآن ده هاتوا وحجاب بۆ تێگەیشتنە باڵاپۆشی کە لە ئێستا هەیە جۆرێک لە تێکەڵکردن ڕوونادا ئەگەر حجاب تەنها دەربارەی خێزانەکانی پێغەمبەر وشەی حجاب هاتووە لە بواری با بڵێن مەسەلەی ژن و پیاوە ئەگنا لە بوارەکانی ترا نەهاتووە لە یەک شوێن هاتووە کە وإذا سألتموهن عن متاع فاسألوهن من وراء حجاب. کەواتە بە کاک دکتۆر باسیەوە بکەین ئەو حجابی کە لە قورئاندا هاتووە بۆمان ڕوونکەرەوە کە چییە دوچار دێنە سەرە و تێگەیشتنی بە مانای حیجاب کە لەم سەردەمەیە لە بە درێژایی ئەم 15 سەدەیە ئومەی ئیسلامی کۆدەنگ بوون لەسەر وجوبی داپۆشتنی ئافرەت بۆ جەستەی ماعەدا دەم و چاوی و دەستی دەم و چاوی دەستی و خلافی لەسەر بووە ئەگنا ما باقی دەم و چاو دەست ئەوە خلافی لەسەر نەبووە کە ئەحناف ئەڵێن قاچیش یعنی با بڵێن دەرخستنی قاچیش عەورەت نییە. ئەگنا ما باقی بە درێژایی ئەم 15 سەدەیە ئومەی ئیسلامی عولەمای ئومەی ئیسلامی کۆدەنگ بوون لەسەرەوەی کە ئافرەتی موسڵمان پێویستە خۆی داپۆشێ داپۆشینەکەی کۆمەڵی شروعی هەیە ئەتە نازانم ئێستا باسی بکەین زۆر باشە فەرموو باسی بکە بەڵام دوژار شەرتەکانی ئەوەیە کاشف نەبێ واسف نەبێ و هین نەبێ با بڵێن ئەمانەگەرکەیتەوە بە کوردی بۆ ئەوەی مەسەلەن کاشف و کاشف نەبێ یعنی ئەوەیە کە لەشی ئافرەتی لە پشت
ئەو لیباسە و دەرنەکەوێت پێستی دەرنەکەوێت بەڵێ پێستی ئەوە تەنک نەبێ پێستی لێی دیار بێ واسف نەبێ یعنی وان نەبێ ئەوەنە تەسک بێ کە باڵێن شوێنە دیارەکانی لەشی وەکو سنگی وەکو شانی وەکو ڕانی و ئەمانەی وەکو باڵێن سمت و کڵۆک و ئەمانەی وێنا بکات مجەسەم بکات و لیباسێکیش نەبێ زۆر سەرنجڕاکێش بێ یەکسەر یعنی زۆر جیاواز بێ لە خەڵکی تر زۆر سەرنجی این ڕاکێشێ با بڵێن دەور بەر ڕابکێشێت ما باقی ئەمە ئەتر هەرچیەک بپۆشێ و ئافرەتە گرنگ ئەوەیە کە ئەو سێ شەرتەی تیابێ دەلیلەکان چین لە قورئانە طبعا دلیلی واجببوونی لە قورئانە چەند ئاەتێکمان هەیە چەند فەرمودەیەکی پێغەمبەریشمانێ صلی الله عليه وسلم لە قورئانە دووسێ وشەی خیمار هاتووە وشەی جیوبیش هاتووە وشەی خیمار من ئاەتەکان بخوێنمەوە لە سوورەی نورە طبعا سوورەی نور تایبەتمەندیەکی هەیە ئەوش ئەوەیە هەر لە سەرەتاوە یان ولەما بۆ مەسەلەی حیجابیان زۆر بە گرنگ تەماشا کردووە ئەو سوورەتەیە کە لە سەرتا خوا سوبحانه وتعالى فەرمی سوورەتون ئەنزەلناها وەفەڕەضناها سوورەتێکە دامان بەزاندووە و فەرزشمان کردووە زۆر بەی ئەحکامەکانی پەیوەندیان بە ئەحکامی ئافرەتانەوە هەیە لەبەرەوە لە ئاەتی 31 سوورەی نورە ئەفەرمێکی طبعا سەرتا ئەفەرمێ قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم بە پێغەمبەر فەرمێ بە بڕواداران بڵێ چاویان داپۆشن من ئەبصارهم طبعا نافەرمێ چاویان داخن لە عەرەبیە ئەفەرمێ من ئەبصارهم یعنی بۆی یعنی چاو داخستن لە ئاستی شتێک نەک چاو نوقاندن يغضوا غض من ويحفظوا فروجهم ودانیشیان بپارێزن لە مقابلە بە ئافرەتانیش ئەفەرمێ وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها إن جاء وليضربن بخمورهن على جيوبهن يضربن بخمورهن على جيوبهن خمار العربية بهمو قواميس كانت تماشى بكامو فرنق عربية كانت تماشى خمار يعني بارشي أو أدري بسرة ئەفەرمێ ئەو پارچێکە دایانە بەسەریا بابیە جیوبیش ینی ئەم بەم معنایە هاتووە یعنی مل و سنگ بینی مل و سنگ ئێرە بینی بابنێ هەردوو بینی سنگ و مل ئێرە جێبی پێوتریا ئەفەرمێ بە خیمارەکانیان یعنی ئەوەی سەریان دادەنەوە بەسەر سنگیانە بەسەر ئەو فەتحەیە لێرە ئایا چۆنی دایدەنەوە مەسەلەن ئەڵێ پێشتر عەرەب یا مسلمانان کە لە چکیان ئەکرد سەریان داپۆشی ئینەکان ئەبردە پشتەوە ئێستا مەسیحەکان زۆریان ئاوا یعنی لە ڕاهیباتوون ئاوا سەرپۆشەکەن ئەی بەنە پشتەوە گویان بە دەرەوەی و ملیشیان بە دەرەوەیە پێچە مسلمانان شەروایان کرد بێ خوا سوبحانه وتعالى فەرمێ بە ئەو پارچەی سەریان بنەوە بەسەر سنگیانە بعضێک لەوە استدلالیان کردەوە کە بدرێتەوە بەسەر سنگیانیانەوە بەسەر چاویانەوە بێتەوە سەر سنگیانە بەڵام لە ڕواتکان ترا کە تەماشای کە لە چاویان بە دەرەوە بووە و هین بووە ئەگنا خۆ ئەی فەرموو با بیانەوە بەسەر دەموچاویانە نەک بیانەوە بەسەر سنگیانە ئەگەر مەبەستیەوە بواە بیدەنەوە بەسەر نیقاب بواە مەبەست لێ نیقاب بواە ڕاستەوخۆ ئەی فەرموو با بیدەنەوە بەسەر دەموچاو سنگیانە خۆ هیچی تێناچوو چونکە هەردوو سغەکە ئەکرێت یعنی ئەکرێ بەو سەرپۆشە با بڵێن بەو سەر هەم ملی داپۆشێت ئەکرێت دەم چاوشی داپۆشێت کەواتە ئەکرا مەسەلەن بفەرمێ ئەکتفانەکە بۆی کە ئەو جێی بە داپۆشن بەڵکو دەم چاوش داپۆشن ئەلەوە یعنی عولەما هینیان کردووە کە وەجه و دەموچا و دەستەکان ئەمانە دەرخستنیان جایزە لا حديثي آياتي تريشة خاص سبحانه وتعالى بس بنسبة أزواج بيغمبر أفرمي يا أيها النبي لا سورة أحزاب آيات بنجاوبين إنه أفرمي يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن يدنين يدني يعني خوي دنو يا دنو لا نزيك وهاتو يعني شتيك نزيكي أرز بيه ساكا فن قطوف وادان يعني بركان نزيكي زوين
حتى كفرمي الحياة الدنيا يعني أم جيانا نزيكا يدنين عليهن جلباب تشي جلباب أويك بسر جلي ترى على بركرت ك اتر عبابي اتر مثلا ام عبا خليجي بيت بسرجل كان ترى لبر اكريت اخوا فرمي با شوري كانوا يدنين عليهن من جلابي الشوري كانوا تا نزيكي زبي مع بلا كواتل ليرا بينك تكمله به يعني داني كان باسي او كاتكا سرپۆشەکانیان بن بەسەر گەردیانە ئەو هینە داپۆشن و ئەو تیرشیان ئەڵێ ئەو جلبابەی لە بەریانایە بە شۆڕی کەنەوە بە خوارۆشیان بەش خوارۆشیان داپۆشێن لە فەرموودەیاچی بەس بەت فەرمودەوە کۆمەڵی فەرمودەمان هەیە یەکێ لەو فەرمودانە فەرمودەکەی دایکمان عایشەیە کە فەرمێت ئەسمای خوشکمات بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم هین بوو پۆشتە نەبوو پێغەمبەر فەرمووی یا ئەسما إذا بلغت المرأة الحائض بحديثك باب خوينمون إذا بلغت المرأة الحيض لم يصلح أن يرى منها إلا هذا وهذا وأشار إلى وجهه ويده بيغمر فرمي صلى الله عليه وسلم يا أسماء أجر كسيك آفرتك جيشت سوري مانجانا يعني بالغ بو جائز نییە هیچ شوێنێکی بمرێت ئەمە و ئەوەی نەبێ ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژە بۆ دەموچاوی بۆ دەستێکە لە فەرمودەی ترا هاتووە کاک دکتۆر ئەمانە کە ئاماژەت پێکرد لە ئاەت و لە فەرموودا دلیل و بەڵگەی قاتعن لەسەرەوەی کە حیجاب واجبە لە دینە و هیچ ئینکاریتیان نییە خۆی وەکو وتم سەرەتا لە سوورەتەکە لەو سوورەتێک کە سوورەی نوری پێوترێ خوا فەرزی کردووە ئەوە هینە دوو طبعا ئێمە بۆ فەرزبوونی هەر شتێک کۆمەڵی ئەدلەمانە یەکەم دلیلی قورئان دووەم دلیلی سونە سێم دلیلی ئیجماع ئیجماعی ئومەی ئیسلامی بە درێژایی 14 سەدە ئومەی ئیسلامی عولەمای ئومەی ئیسلامی ئیجماعیان لەسەر مەسەلەی حیجاب هەبووە لەسەر داپۆشینی ئافرەت بۆ جەستەی و بۆ سەری و بۆ ملی و ئەوانەی لەبەرەوە یعنی بەڵێ دەیلەکان قەتعین چونکە ئەگەر قەتعی نەبوونایە لە کاتی خۆیان هەر خلافێک ڕوویەدا خلافەکە لەسەر چی ڕوویداوە لەسەر نقاب ڕوویداوە لەسەر زینەتەهن إلا ما ظهر منها مثلا پێشەوەی بچینە سەر نیقاب بەڵام ئێستش لەسەر حیجاب قسەی جیاواز هەیە و خلاف هەیە بەڵگەی قاتع نییە ئەمە وەکو ئەوەی کە لە ئارایە من حەزەکەم بەڕوونی ئاماژە بدەی بە بەڵگەی ئەوانەی کە پێیان ئەمە هینێکی تازەیە ئەمە تێڕوانێکی تازەیە لەلایەن ئەوانەی کە پیان وتێ ئەوانەی کەیانە خوێندنەوەی نوێ بۆ قورئان بکەن تەنها بە دەلالە لوغەویەکەی بەبێ پشتبەستن بە تێگەیشتنی پێغەمبەر و تەطبیقی پێغەمبەر و پراکتیزەکردنی پێغەمبەر و بەبێ تێگەیشتنی ئەسحابە و ئەوانەی کاتر لە پێغەمبەر لە ناویانە بوو شتێکیان لێ گیر بووە لیان ئەپرسی بۆی ڕوونئەکردنەوە بەبێ گەڕانەبووانە ئەیانوێ بە مجەڕەدی زمان لوغە و هەندێک جاریش لوغەکە بە پشت هەڵکردن یا بە گوێنەدانە مانە زاراوەیەکەی هەندێ وشەمان هەیە مانای زاراوەی پێبەخشراوە لەمانە لوغەوەکەی دەرچووە مەسەڵەن سەلا بۆ نمونە سەلا لەمانە لوغەوەکەی دەرچووە کە بە معنای دوعایەت بەڵکو معنای ئەو حرەکەیەکە ئیکەن ئەو عیبادەتەیەکە ئیکەن سەوم هاکەزا زەکاتە ئەمانە هەمووی مانای ئیسلاحیان پێبەخشراوە ئەمانەی کە پێیان ئەسحاب القراءة المعاصرة کۆمەڵە ئەمانەی کە ئەلمانێک کۆمەڵی لە ئەلمانیەکان ئەمانەی کە ئەیانوێ ڕاستی کە خۆی ئەمە لە ئەنجامی هینبوون معجببوون سەرسانبوون بە حەزارەی غەربی و بە غەربیەکان کەوتنە ژێر کاریگەری ئەوانەوە لە دوای بەتایبەت لە سەرەتای سەدەی بیستەوە یان کۆتای سەدەی 19 و سەدەی بیستەوە ئەگەر تۆ بگەڕیتەوە بۆ هی شاعرەکانمان هی کۆن ئەبینی کاتێ لێکۆڵنەوە کردووە لەبەر هۆکاری دواکەوتنی کورچیان توێکێ لە هۆکارەکانە گەڕاندۆتە بۆچی بۆ دۆخی ئافرەت بۆ حجابی ئافرەتە و شارێک کاڵێنە سیندەمێکە داخڵە دڵمای گرۆدەی بەندی ژیان زۆمە سەرپۆش فرێدە چوادێ شەرمە هەڵسە تێکۆشە سەرپۆش فرێت تا خوێنت گەرمە هەست تێ
سەرپۆش فرە دەچی وا دێ شەرمەستی تێ کۆشە تاخێنە لە هینیشە لە مصریشە لە شاری عراقیش زەهاوی هەرەڵە ئێسفری یەبنەتە فهرن فالسفور صبح والحجاب ليل بهيم یا مەسەلەن لە مصرە قاسم ئەمین کاچێ ئەومان پێ بڵێ کە ناکرێ خوێندنەوەی تازە بۆ دەقاکان بکرێت بۆ زاراوەکان بۆ تێگەیشتنەکان بکرێت خوێندنەوەی تازە خۆ بێ زەوابەتی هەبێ بەبێ زەوابەت چۆن ئەکرێ ینی هەروە یعنی هیچ علمێک نییە زەوابەتی نەبێت تۆ بەڵێ ئەکرێ خوێندنەوەی تازە بکرێ بۆ دەقەکان بەڵام تۆ معقول نییە یعنی خوێندنەوە بکەی بۆ دەقەکان مانایەکی لێ دەربێنی بە درێژای 1400 ساڵ پێغەمبەریش کە خۆی قورئانی بەسەرا دابەزیوە ئەوە لێ تێنەگەشت پێەوە خوێندنەوە نییە ئەوەیە کە ئەو ئاەتی بەسرا تەطبیق بێت کە خوا سبحانه وتعالى دەربارەی بەنی ئیسرائیل فەرموو يبدلون كلام الله يحرفون كلام الله يبدل عن مواقعه ئەمە گۆڕینی مەدلولاتی یعنی ئەم خوێندنەوە تازێ اینجا تۆ ئەوانەی کە تۆ بە چییە حکمی ئەم خوێندنەوەیەکی ڕاستە خوێندنەوەیەکی هەڵەیە بە چەند هۆکارێک یەک بە چەند شتێک یعنی سێری سیاقەکەیەکەین ئەوەلان لە چی بار و دۆخ و زروفێکە ئێمە ئەم خوێندنەوە تازاکەین ئایا لە بارودۆخێکە ئێمە شانازی بە کولتور و بەهاکانی خۆمانەوەکەین یا کەوتونەتە ژێر کاریگەری کولتور و بەهای زاڵەوە کەی ڕۆژاوایە دوو ئەو کەسانی کە بەم کارە هەڵەستن ئایا کەسانێکن پاشخانێکی دینداری باشیانەیە خەڵکان زۆر دیندارن لە خواترسن هەستی پێکەی کە خەڵکانێکن مەبەستیان پێشخستنی دین و سەرخستنی دین و هینە یان کەسانێکن یعنی حیاتیان دەرێخا کە ئەمانە مەبەستیان شێواندنی خاڵی سێمیان ئەوەیە کە بزانین ئەمانە یعنی پاشخانە علمیەکەیان چۆنە پاشخانە ئایامانە علومی شەرعیان خوێندووە یان نە ئەمانە مصطلحاتی شەرعی شارزان علومی حەدیث علومی ئوسولی فقه علمی فقه تەفسیر علومی قورئان ئەم شتانیان خوێندووە یان خوێندووە ئەو وەختە تۆ توانی بڕیار بێ ئەم خوێندنەوانە بەریئە یا ئەم خوێندنەوانە مەبەستی تری لە پشتەوە لەسەرەوەی کە ئەوتری حیجاب بەم شێوازەی کە داواکرێ و مەطلوبە تەنها عادەتێکی ئەو نەتەوانە بوون کە لە کەندا و خەلیج و با بڵێ نیوە دوورگەی عەرەبیا بوون واتە ئەمە داواکارێکی ئیسلامی نییە یان ئایا دەکرێت حیجاب بە شێوازی نەتەوەی هەرگلێک بۆ خۆی چۆن بۆ نمونە عادەتی بووە چۆن بۆی گونجاوە چۆن ئوسلوبەکەی چۆن بووە مەسەلەن هەبێت جیاواز لەوەی کە لە خلیج و نیوە دوورگەی عەرەبیا سەری هەڵداوە بەڵێ خۆی ئەو شەرتانی تێ متەوەفر بێ مەسەلەن دای پۆشێ جەسەی لە ژێرەوە دیار نەبێ وەصفی ئەندامەکانی نەکات زۆر سەنجڕاکێش نەبێ ئەتر حزێکە ئەفغانی بای خۆی لەبەرکە و کورد بەی خۆی لەبەرکە و عەرەبای خۆی لەبەرکە یعنی ئەم شێوازەی کێستا بۆتە هین هەروکو پانتۆڵ ینی پانتۆڵ و چاکەتۆمانە بۆتە جلێکی عالمی بۆچی ئێمە ڕخنەی لێ ناگرین بۆ ئەمانە سە پانتۆڵشمان لە بەرای ڕخنەی لێ ناگرین مەسەلە حیجابش بۆتە شتێکی عالمی تەکنۆلۆژی عالمی ئیسلامیە لە ئافرەتی لە ئەمریکا مسلمانە بێ ئەوە لە بەرکە و لە یابان مسلمانە بێ ئەوە لە بەرکە و لە ئەفغانستان مسلمانە ئەوە لە بەرەکە یعنی بۆتە پۆشاکێکی بۆتە ستایلێکی عالمی مۆدلێکی عالمی ئەگینا ئەتوانی هەر ملەتە و پۆشاکی خۆی لە بەرکا بەڵام ئەو شەرتانی تیام تۆفر بێ دەوتری حیجاب پێشەوەی لە ئیسلاما فەرز بێ عەرەبەکان هەر بەم شێوەیە هێناویانە وەکو عادەتێکی خۆیان قسەت لەسەرەوە چییە ئەگەر بە گۆرەی قورئان بێوان نییە قورئانە فەرمێ وەقەرنە فی بویوتیکن ولا تبرجن تبرج الجاهلیة الأولى اینجا قورئانە فەرمێ وما كان صلاتهم في البيت إلا مكاء وتصدية يعني نوێژەکانە لە کەعبە بە فیکە و بە چەپڵە بەڕووتی بووە ژن و پیاویان پۆشتە نەبوون بەڵێ یعنی هەبووە لە ئاستێکی تەسکە هەبوو ئافرەتی هینیان بەس ئافرەتی خانەدان و ئافرەتێک کە زۆر هین بواە خۆی داپۆشیوە یان ئافرەتان مەسەن لە کەژاوی خۆیان نەبوون ئافرەتێک مەسەلەن جوان بۆیان بۆ پیاوان سەریان بکردا هینەکەی بەنازێکەوە با بڵێ هینەکەی دادا بەسەر سەر و چاویە ئەماوەی کە بوترێ حیجاب نەریتێکی عەرەبیە ئەسڵ ئەساسی نییە بەڵام خەڵکی هیچ سەردەمێک وەکو ئێستا سفور نەبوون بەشەریەت یعنی حتا ئێستا جوولەکەکان مەسیحەکان
هیچ ئەوانی غابات ئەوەش حسابی کتایبەتیان هەیە بەڵام شعبە متەحەزیرەکان گەلەش ملەتە شارستانەکان ئەوانەیە کە لە شارەکانە ژیاون سفوری ئەبەم شوێ بەو دەرەجێ نەبووە بەڵکو تا ڕادەیەک پۆشتە بوون بەڵام نەک بەم پۆشتەی ئەتر ئەگەر وابێ بۆ خوا سوبحانە وتەعالا ئەفەرمێ بە سەرپۆشکانیان بن بەسەر گەردنیانە معنای وایە داپۆشینی گەردن عادەت نەبوو لە ناو عەرەبە ئەگەر سەرشیان داپۆشی بێ گەردنیاندا نەپۆشیوە کە فەرمەی یودنینە عەلەیهینە من جەلابیبیهن بە جلبابەکان شۆڕکەنەوە تا خوارەوە معنای وایە پێشتر وانە بوو بۆی قورئان وایە فەرمێ ئەگینا ئەگەر وانە بوایە کاک دکتۆر دەوترێ ئەوەی مەطلوبە لە ئیسلامە بۆ ئافرەت عەفافە حیجاب چ پێویستە یان مەرجە بۆ عەفافیەت و پاکێتی ئافرەت خۆ بە تەکید ئەگەر مەرج نەبوایە خوا سوبحانە وتەعالا هینی ناکرد یەک لە بەهاکانی ئیسلام یەک لە بەها گەورەکانی ئیسلام پاک ڕاگرتنی کۆمەڵگەیە بۆیە لەسەر زینا عقوبەی زینای ئەوەنە گەورە هین کردووە حەت تەنانەت ئەفەرمێ زۆر هین نەکەن با بڵێن چاوتان داپۆشن ئەحادیسی شەیە لەسەرەوەی کە ئینسان یەکەم نەزرەت یەکەم بینین تێڕوانین قیناکە دوم تێڕوان حسابە لەسەرت بۆوەیە کۆمەڵگەیەک بێت عفەتی تا پارێزرا بێ پاک بێت ئەمە فەلسفەی ئیسلامە لە بۆ پاکڕاگرتنی کۆمەڵگا یەک لە هۆکارەکانی وەسایلەکانی پاکڕاگرتنی کۆمەڵگا پۆشاکی ئافرەتە هی پیاویش نەک خۆ پیاش بۆی نییە عەورەتی خۆی دەرخا پیاش بۆی نییە کۆمەڵەشت بکات بۆ پاکڕاگرتنی کۆمەڵگا خوا سوبحانە وتەعالا ئینجا تەبیعەتی ئافرەت ئێمە ئەم چەرخانەی ئێمە ئەم سەردەمانەی سەردەمی چاواشەکاریە یعنی مەسەلەن هەرو قسانەی ئەو کەسانەی کە باسیەوەکەن کە ئاعتیادی ئافرەت لەگەڵ پیا بێ و هینێ درۆکەن زۆربیان خۆیان لە ژێرەوە ینی ئافرەت نایە ئەگەر چاوی تێنەبڕن هەر ئافرەتی جوان بۆیان بکرێ هەزار پلانی بۆ گەڕن بۆی لە خشتەی بەرن ئەم زیادبوونی ڕێژەی تەعینی ئافرەتان لە چاو پیاوانە مەسەن لە چاو گەنجانە زۆرێکی ئەگەر هینی بکەیت لە پشتەوە مەبەستی تریتایە بۆ ئستفادەکردن لەو ئافرەتانە و لە جوانیان و لە جەستیان ئەمە میسالیاتێکی خۆ هەڵخڵەتاندنێک کە کۆمەڵگەی ئەمڕۆکە یعنی من لە هینێکە شتێکە بوو لە NLP ئەوەی کە تەنمەی بەشەریە باسی بەرمەجە عەسەبی شتێک دەرسێکە بوو دەرسی قراءە سەریعە یان دەرسی قراءە سەریعە پیانە خوێندیت و بەردەقەیەک چەند کەلیمە خوێنی هەموومانەمان خوێند و خۆشم بەشداریم کرد هەموو ئەشمانزانی واش نییە و باوەڕشمان کردبوو باوەڕیان پێ کردبووی ئەوان لێکرد کە باوەڕ بکەن کە ئێمە فعلەن سەد وشەمان خوێندەوە لە دەقەیەکە کە ئەلمەنەنەوە کەسێکمان لەوێ لەو سەد وشەیە ڕەنگە دە وشەی تێنەگەشت بێت یعنی ئێمە لە چرخێکەن ئەو شەبیهە بووە خۆ هەڵخڵەتاندن خەڵکی هەڵخڵەتاندن چاواشەکاری وا دەریەخن کە ئەنەهوە ئەگەر ئافرەت پۆشتە نەبێ و هین نەبێ تەسیر لە عەفافەوە جۆرەشتان نەخێر ئەگەر وانە بوایە خوا سوبحانە وتەعالا فەرزی ناکرد ئوستاز با بڵێن لە زۆر شوێنی ئاینی ئیسلامە و جەوهەری ئیسلامیش زۆر تەکیدی لێ ئەکاتە لەوەی کە ئاینی ئیسلام گرنگی بە ناوەڕۆکی مرۆڤەکانەدا بە ناخی مرۆڤەکانەدا و ئەمە لە دەقیایەت و فەرمودەشە هاتۆ کە خوا سێری وێناو شێوەی ئینسان ناکا و عەمەل و ناوەڕۆک و نیەتی نابەستە تا چەند ئەم مەطلوب و جەوهەری ئیسلام لەسەر ئەم داواکاریە دێتەوە ینی منسەجیمە لە کاتێکە ئەمە حیجاب تاکید لەسەر شێواز و شکلی دەرەوەی ئینسان و مرۆڤەکان و ئافرەتەکاتەوە بۆچی ئەمە واجب کراوە لەسەر دەرەکی کە هەندێک قسەیان لەسەر ئەمەیە کە خوا سێری دەرەوە ناکات سێری ناوەڕۆک بەڵێ ئەمە یعنی کەلیمەت حەق یوراد بها باطل یعنی قسەیەکی حەقە بۆ مەبەستێکی هین چاواشەکاری بەکارهێنرێت بەڵێ خوا سوبحانە وتەعالا ناوەڕۆک بەلایە گرنگە ئەخلاق حتى پێغەمبەر فەرمێ إن الرجل لا يبلغ بحسن خلقه درجة الصائم القائم إنما بعثت لأتم مكارم الأخلاق بەڵام ئەمە معنای ئەوە نییە دەرەوە تاسی لە ناوە ناکات ئێستا مەسەلەن تۆ ئێمە جیازی مەناعی داخلیمان هەیە بەڵام پێست ئەم پێستی دەرەوە ئەگەر لێیکەیتەوە پێستش جیازی مەناعەیە بەش خۆی جیازێکی باشی مەناعەیە
ئەگەر پێست معڕز بکەی بۆ ئەین برینداری بکەی هینی بکەی ئەوەختە جیازی مەناعی دەرەوە کافی نییە بۆی کە بەرەنگاری بێتەوە لەبەر ئەوە وەکو بایەخ بە ناوڕۆک درراوە بایەخ بە شتانش درراوە کە یارمەتی پاکردنەوەی ناوڕۆک و پاکراگرتن و بەهێزکردنی ناوڕۆکەدات ئەگینا یعنی هینێک ڕوەدا سراعێک ڕوەدا تەناقوزێ ڕوەدا لە ناخە داوای پاکی ناخ بکەیت و مەسەسە دڵت پاک بێ بەڵام زمانی شە بێ پاک بێ کە تۆ داوا لێکرێ دڵ گەورە بێ و دڵ باش بێ خۆ بەس بۆ ئازاد نیت لە زمانی بارچی بڵێ بڵێ چکە زمان فلاخیر تەسیرەکات سەر دڵ و کاریگەری ئەبێت ئەمش بە هەمان شێوە تەسیر کرد بایەختان بە ناوڕۆک ئێستا مەسەمە عەقیدە شاوایە یعنی باوەڕدان بە ناوڕۆک تەناقوز یا باوەڕدان بەڕواڵەت تەواوکەرە یارمەتی دەرە بۆ بەهێزکردن و پاکردنەوەی ناوەڕۆک کاگە دکتۆر سەیری کۆمەڵگای ئیسلامیەکان بکەی و سەیری ئەم کۆمەڵگەی خۆمان بکەی چەندین جۆر حیجابکردن هەیە خۆ داپۆشین هەیە لەلایەن ئافرەتانەوە لە نیقابەوە هەیە بە کاملەن ئافرەتێکی داپۆشراوە بینی هەتا ئەوەی کە بۆ نمونە وەکو جەناب دامازت پێکردەوەی کە تێکەڵ بە کەلتوری ڕۆژاوا بووە با بڵێن تۆ قسە چییە لەسەر ئەم جۆرە شێوازە حیجابانە من حەزەکەم کۆمنتت هەبێت لەسەر نیقابەوە بۆ نمونەمە داواکاریی ئیسلامیە ولا چیەوە سەرچاوی گرتووە بۆ ئەو جۆرە خلافە ئەبێنرێت لە نێوان حیجاب من تێگەشتی خۆم باسەکەم لە ئەنجامی خوێندنەوەشمەوە لە ئەنجامی گوێگرتن لە ڕاجیاوازەکان بەنسبەت نیقاب و زیاتر ناشتوانی بشڵی تەنها مەدرسەی سەلەفی ئەینەوە ئەفغانستان سەلەفی نەبوون منەقەبەش بوون بازێک لە سۆفیەکانی تورکیا مەسەلەن هەر ئاهلی تەسەوف هین بوون سەلەفیش نەبوون منەقەبەش بوون ئێمە وەخت خۆی من خەڵکی دووزم لە دووز تورکمانەکان منەقەبە بوون دەمچیان داپۆشێر زۆر باخیان بە خوارەوە نەهەدا عەبایان لەبەرە کرد زۆرجە عەباکان لا قاچیان ڕوودبووین بوو بەس المهم عادەتێک بوو ئەو نیقابە عادەت بوو یان علاقەی زۆر بە باڵێ بەس ئێستا زیاتر مەدرسەی سەلەفی لەناو مەدارسە ئیسلامیەکانە زیاتر ئەوان بەچیە بەستن لەوەی ئەم نیقابەدادا ئەوان وەکو واجبێک و داواکاریی ئیسلامی طبعا کۆمەڵە خۆی ئەوان پشت بە کۆمەڵێ دەقە بەسن طبعا تەفسیری دەقەکان بەو شێوەیەکەن کە وا بگەێنێ کامە نیقابە گەرگوێ لە یەک لە مامۆستا سەلەفیانە بگرێت ئەو حەدیث و ئایەتانەکە هێنێتەوە ئەو وای لێ تێگا کامە بۆ نیقابە طبعا کۆمەڵە فەرمودەیە لەو ڕۆوە ئەوانەی کە مقابلی ئەڵێن دەموچە نیقاب واجب نییە کۆمەڵی حادسێن و یەک لەو حەسەوەی ئەسما بوو بەڵام ئەوان ئەڵێن حەدیثە مرسەلە یعنی یعنی ئەو کەسە سەحابەکەی نەبینیوە ئەوەی کە تابعەکەی ئەڵێن ئەبوو داود ڕوایەت کردەوە مرسەلە لەبەرەوە ضەعیفەیش پێ ناکرێت باشەوان لە بەرامبەر هیچ بەڵگەیشیان هەیە بۆی کە ئەمە نییە بەم شێوە هەیە یانی بە کۆمەڵێ دەقەهێنەوە لەسەرەوەی کە مەسەلەن ئەفەرمێ مەسەلەن کە پیا و هاتووە ئێمە ئەوانە بەڵگەی فەرمودن یا بەڵگەی فەرمودن کە هین هاتووە مەسەلەن پیاوان هاتوون دەمچاومان ئێمە لە ناو ژنانە بەیە کۆداشت و کە پیاوێک هاتووەتە ناومان و ئێمە دەمچای خۆمان داپۆشیوە ئەوانە بە بەڵگای جمهوری عولەما لەسەر کامیان تاکید دەکات خۆی زیاتر با بڵێن حەنابلە ئەحمەد کوڕ حەمبەل دایمە یعنی ئەگەر دینەکانی بخوێنێت دایمە ڕای جیاوازی هەیە لەبەرەوە محەدیث بووە یعنی کەمتر باڵم ئەحمەد کوڕ حەمبەل مەوقفە سیاسیەکەی کردی بە ئیمامی مەذهب ئەینا ئەحمەد کوڕ حەمبەل زیاتر محەدیث بوو لەبەرەوە بینی لە زۆربەی فتواکان ئەگەر تەماشای بکەی یعنی فتوای ئەمە شیە و ئەو شیە زۆر جار لەگەڵ هەموو هینەکانە ڕێی هەیە بەس ئیمامی مالک و ئیمامی شافعی و ئەبوو ئێستا بەنسبەت ئەبوو حەنیفەوە تەنانەت قاچیش یان ئیمامەکانی تر ئەڵێن لەناو مەذهبەکانی شە هەن مەسەلەن هەیە ئەڵێ نیقاب یعنی واجبە هەیە ئەڵێ سونەتە هەیە ئەڵێ مباحە هەیە ئەڵێ من باب سد الذرائع
يعني ئەگەر خوشێت الفتنە با بڵێن لە کۆمەڵگەیەکە بووی پیاوەکان دەمچیان دانا پۆشی تێکەڵای زۆر بوو باشتروانی قاب بکرێ بەڵام ئەوە هەندێک ڕەدیان ئەدەن و ئەڵێن خۆ اختلاط ئەوەی لە عەمرە و حەجاکرێ لە شوێنی ترا ناکرێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئافرەت نابێ نقاب بکات کە فەرمی ئافرەت لە حەج و عومرە نابێ نقاب بکات ئەمە هەندێک ئەیکەنە دەلیل لەسەر و کە لە کاتی ترا بێ بیکات هەندێک ئەیکەنە دەلیل لەسەرەوەی کە معنە کە لە حەج و عومرە نقاب نەکات لە کاتی ترشا من باب ئەولا بۆی هێنەیکە یعنی ترا بینی مەسەن دەلیلەکە ئەم جۆرێ خوێندنەوەی بۆ کات و جۆرێ خوێندنەوەی بۆ کات ئەگینا خۆی زیاتر لە باب سد الذرائع مثلا منعکردنی اختلاط منعکردنی حتى بعورة داناني صوتي ئافرەت و کۆمەڵەشت ئەمانە هەموو لە باب سد الذرائع بۆ ڕێگری کردن لە فتنە ئەوانەی کە ئەو پیاوانەی کە بە دوای ڕاوە ئافرەتا گەڕێن یا دەروون نزمن یا هینن بۆی هین نەبن نەفس بەڵام بۆچی مەسەلەن گوناهی پیاوێک ئەکرێتە با بڵێن واجبێک بۆ ئافرەت چوزانم ئەکرێتە ئەمە هینە ئەمە خوێندنەوەی ئەو زانانەیە تاوانی پیاوی بۆ ڕاستەکە ئەو زانانە خۆی ئیسلام ئەگەر هینێکی تر وە ئەفەر ڕایان وایە کە خوێندنەوەی ئەم دەقانە خوێندنەوەیکی پیاوانەیە بۆ ئافرەت نەک بەڵێ خۆی ئەمە تۆمەتێکە ئەبێ بسەلمێنرێت هەبێ بسەلمێنرێت خۆمە زانای زۆری ئافرەتمان هەیە وەلەمای زۆرمانەیە ئافرەتمانە عالم بوون خوێندنەوەی پیاوانە بۆ دەقەکان زیات لە مەسالی تعدودا زیاتر ڕەنگەداتەوە نەک لە مەسلەی ئەگینا ئەگەر وا بێ ئەبواە پیا و خوێندنەوەی پیا و بۆ دەقەکان وەکو پیاوی ئێستا بۆە کە حەزبکە ئافرەت ڕوود بێ وانە یعنی ئەمە بەعکسەوە یعنی خوێن پیا و حەزی لە چییە؟ پیا حەزی لەوێ ئافرەت ببینێ ئەگەر خوێندنەوەکەی پیا و موافقی لەم ڕوانگەیەوە بێ مەسەلەن بۆ ئەوی پیا و نەوروژێ بۆ ئەوی پیا و تووشی گوناه نەبێ بۆ ئەوی پیا و نازانم چی نەکات آخر وەکو پیا و تووشی گوناه نەبێ ئافرەتەکە زەرمەندە زیاتر خۆ دەزانین لە کۆمەڵگەکانی ئێمە یعنی ئافرەتێک کە با بڵێن لە کەدار ئەبێت پیا کۆک بەرزەی بانان بۆی دەرەچێت کۆمەڵگەکانی ئێمە ئەلێرا کۆمەڵگەی ئێمە پشتی پیاوەگرێ و پیا و سالاری دەرەکەوێت تعاسب بۆ پیا دەرەکەوێت خۆ لە شەرعە عقوبەی پیاوەکە زیاترە یعنی بەس لە عورفە عقوبەی ژنەکە زیاترە یعنی ئەگنا خۆ لە ڕوو شەرعەوە ئافرەتێک چی ئافرەتێ زنا بکا چ پیا زنا بکا و پیاکە بەڵکو ئەگەر گەنج بن پیاوەکە ساڵێکی کوڕەکە بێ ساڵێک دوور بخرێتەوە عقوبەکەی سەخترە بۆ کچەکە زەرمەندترە لەبەرەوە پاراستنی بینەوە سەر چۆرچەوەی حیجابەکە جۆرێکی تر بەدەر لە نقاب حیجابمان هەیە ئەوەی کە هەندێک قژی بە دەرەوەی ئافرەت ئایا دەرکەوتنی قژی ئافرەت گوناهی گەورەیە و ناکرێت لە چوارچەوەی حیجابات جێی بێتەوە یان چۆنە چونکە هەندێک لە وڵاتانی ئیسلامی ئەوە پێڕەوە کرێ بەدەنی ئافرەت داپۆشراوە بە حیجابێک بەڵام هەندێک لە قژ و سەری بە دەرەوەی خۆی پیامەرە فەرمێ ما نهيتكم عنه فانتهوا وما أمرتكم به فأتوا منه ما استطعتم يعني أو معناكي واضحة أو فرمان بيدان أو بيتان أكري أنجامي بن التزامي خلقي بهموش تكاني إسلامه بلا بلا هو زور بابند حزك زور بابند به هو هي إيمانكي أو قوتين يا قناعتكي هندك جار قناعة خوي بعرف شو تري خير الحق ما وافق الهوى باشترين حق أويك لقل هوا حزي خو ما بقنجة إنسان دائما حزي لحقك لقل يوسي خويا بقنجة زول لو خشكاني كمثلا أما بباش برا زانا لبرو لقل حزي خويا أنا أقنجت طبعا خوي حديث شماني بس النوايا كهندق جيبه دروا به بلى ايش بلى حد بيغمر شفرمي لا يقبل الله صلاة حائض الا بخمار بخاري ومسلم وانا مرياتين فرمي خو نوجي حائض ليرا ما بس بالغه هناك تشوكا حائض نوجي لسرنيا معلومه كاتر قرينه بقرينه كتو تيجي ما بس بالغه يعني خاص حتى على نوجي افرتي بالغ ورناقري اگر سەری دانە پۆشی بێت باشە ئەگەرەوە پێست لە کاتی مەسەلەن وای تێبگەین کە لە کاتی پەرستشایە لە کاتی عیبادەتایە ئەی لە دوای عیبادەت ئەوە گوناهبارە
گوناهبارە بەس پێی کافر نییە یعنی سێمە ینی بڵێ کافرن وڵا پێ کافر نابێ بەس گوناهبارە تر گوناهەکەشی بەس چییە گوناهەکەی چییە بەردەوامەکو عدادی سیارە جاران تەکسی عدادی هەبوو بەردەوام برۆ ئەمە لە گوناهە گەورەکان دەژمێردرێ یان لە گوناهە بچووکەکان ئەکرێت بەس ڕاشکاوی باسی بکەین والله من لە کەبائیرا مەسەلەن نەمان خوێندوێتەوە هینا ئایا لەبەر ئەوەی کە عولەما باسییانە کرد لەبەر ئەوەی کە باو نەبووە یان بۆ باس نەکراوە نازانم بەس خۆی کەشفی عورە بەنسبەت ئافرەتەوە طبعا گوناهە بەس وەڵڵاهی من ئەویان نازانم ئەگەر بە ئیلتیزاماتێکی کوردیانە داوا لە کچێک بکەی حیجاب بکان جەنابەت ینی چۆن ئەکرێ پێی بڵێن کە تۆ پێویستە ئەبە شەوەیە حیجابێکی کوردانە هەر ئەوەیە کە پێم وتی یعنی هین بێ سەری داپۆشرابێ ملی داپۆشی بێ پێستی غیری دەم چاو دەستی بە دەرەوە نەبێت جلەکەشی تەسک نەبێ لەشی وەسەف بکات و سەرنجڕاکێش نەبێت لە ناو خەڵکیان بەزانی کاک دکتۆر لەم سەردەمەیە ڕوبڕووی ئیسلامیەکان کە بەم شێوازە داواکاری حیجاب لە کچان و ئافرەتان دەکەن دەوترێ ئەمە کۆتوبەتکردنی ئافرەتانە ئەمە زەوتکردنی ئازادی ئافرەتانە ئێوە تەسەورتان چۆن لەسەرە خۆی هینە ئەبێ تێڕوانیمان بۆ ئازادی چییە؟ ئەوختە بێ بگەڕێنەوە بۆ تێڕوانینی خەڵکەکان بۆ ئازادی من ئافرەتی غەربین بینیوە کە حجابی کردووە و توانێت تۆ ئەمە بە قەید نبینی بە کۆتێک نبینی و توێ نەخێر من لە کۆتی لە کۆیلایەتی بیوتی ئەزیا و هینی مکیاژەکان و هینەکان ڕزگارم بووە من لە کۆیلایەتیەک ڕزگارم بووە بەم جلە خوا ڕزگاری کردوم ئەوە بۆی ئەڕوانێت یعنی تۆ ئاگال ینی هینی مۆدیلات توشت چی یاری بە خەڵکیەکەن بەس بۆی فرۆشینیان زۆر بێت خەڵکیش چۆن بەدوایانە ڕۆژ دوای ڕۆژ سعات بە سعات ڕۆژ بە ڕۆژ مۆدیل لەگەڕێت خەڵکی نە خەڵکی مسەیرن لەم ڕۆ لەلایەن لەلایەن بیوتی ئەزیا و لەلایەن کۆمەڵە کۆمپانیا شتەوە کە خەریکی تیجارەتی ئەو شتانن نەخێر کۆتکردنی حڕێت نیە اینجا لە بەرژەوەندی ئافرەتایە لە بەرژەوەندی ئافرەت في الأخير ینی خۆی ئێستا تۆ مەسەلەن خۆ هەموو ڕێگریکردنێک لە ئازادی زەرمەند نییە ئێستا تۆ لە چوارڕایەکی ترافیکە خۆمە زۆر بە نمونە ئەهێنرێتەوە لە چوارڕایەکی ترافیکە کە سوورداگیرسێت تۆ ئەبێ بۆستی ئێوە لەوانە ئیشێکی زۆر زەروریشە بێ بەس پێبیان سیاری ئازادی شۆفێرێک کە بڕوە بەڵام لە مەسلحەتی ئەمیان بۆ پاکراگرتنی مجتەمەعە بۆ في الأخير ئافرەت مەسەلەن مهان نەبێ ئێستا لە غەربە لە غەربە باشە جاران ئەوترا هۆکاری شذوذی جنسی و ئەو جۆرەشتانە ئەو شاردنەوەی ئافرەتە وانە ئەی خۆ ئێستا باشە بۆ لە غەربە ڕوو لە جنسی هاوڕەگەزیەکەن سێکسی هاوڕەگەزی بۆ ڕوویتێک بۆ پشت لە ئافرەت هەڵەکەن ئەگەر ئەوە جاران ئافرەت دەربکەوتایە کۆمەڵی گەنج لەسەر گەڕەکەوە هەمووی یینیان بسکەی سمێڵانێت با بڵێن ئافرەتێکیان ببینایە من لەبێرمە لە دوو شارێکی محافظ و خاستن تورکمانەکانی جارێکیان فلکەیەکی لێبوو یەک فلکەی لێبوو کۆمەڵێ فیتەری لێبوو کۆمەڵێ بەغایش تازە هاتبوون لەوینە دووسێ ئافرەت سافرەی لێبوو هەموو دووسێ ئافرەت سافری لێبوو یە و ئایلە عەرەبە بوون کە هین بوو خۆیان نەیانزان خوشکەکانی خۆیانن بانگیان لەینەکە کرد لە دوورەوانە هات وەرەوەر هین هات دوایەکان سەرکە خوشکەکانی خۆیانن یعنی هینکردنی ئافرەت داپۆشینی ئافرەت سودمەندی کۆتایی ئافرەتە ئافرەت بەقیمەت ئەبێت ئافرەت ئێستا بۆ گەنج ژن ناهێنێ لەبەر فەساد لە بەردەسا سقەی بە ئافرەت نەماوە یعنی متمانەی نەماوە بەڕاستی ئێستا ئافرەتی ئێستا کە خۆی بە ئازاد دەزانێ بەڵام لەولاوە زۆر زەرمەندە ئەم هەموو تەلاق و ئەم هەموو جیابونوێ بۆچی ڕوەدات ئەم هەموو قەیرێ بۆچی هەیە ئەم هەموو گەنجە بۆچی ژن ناهێنێت لەبەرەوەی ئەگەر ئافرەت پۆشتە بواە ئافرەت بە قیمەت بواە پیا و ئافرەتیا بە ئاسانی لە هەموو شوێنەکە نەبینایە جنسی وا بە بەلاشە دەست نەکەوتایە
وەختە یەک ئافرەت پەکی ناکەوت هەموو عوائلی محتەرەم وین دامەزرێنرا و خەڵکێمی لە ماڵی خۆیان هینە بوو دامەزرا. زۆر بەڕێز دکتۆر کەریم ئەحمەد نووسەر و شارەزا لە فکری ئیسلامی کە لە ئەڵقەی جاری بەرنامەکەمان دین و دنیا ئامادە بووی. زۆر سپاس بۆ ئێوەش. نەرەوە ڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی ئەڵقەی جاری بەرنامەکەتان تا بە دیدارتان شادەبینەوە لە ئەڵقەیەکی تر بەخواتان ئەسپێری. زۆر سپاس کاک.